نەکردووە وەکو لە ناو سنتەری پارێزگای سلێمانی و لەم شوێنی کە ئێمە وەستاوین 116 کەس هەبووە کە ئێستا خۆشبەختانە چواردە ڕۆژەکەیان تەواو کردووە بەپێ ئەوەی هیچ حاڵەتێکی گوماناوی هەبوو بێت یاخود هیچ حاڵەتەکە و بێ نیشانەی هەبوو بێ و پشکنینیشمان بۆ ئەنجام داون وەکو مەرحەلەی یەکەم کە هەموو پشکنینەکانیان نێگەتیڤ بووە و ئێستاش ئاگادارن ئێمە ئێستا جارێکە پشکنی نەکەینەوە تەنها بۆ دڵنیایی و خەمخۆری زیاترە و ئێستا ئەمانە گەڕینەوە لە ناو کەسوکاری خۆیان کە دڵنیایی دەدەینە هیچ گومانێکیان لەسەر نییە بەڵام گرنگە پابندی ئەو ڕێنمایانە بن کە ئێمە پێمان داون چکە ئەم ڕێنمایانە بۆ هەموو کەسێکی ئاساییە و گرنگە هەموو کەس بۆ ئەوەی خۆپارێزی زیاتر کات نەک تەنها لەو ڤایرۆسی کۆرۆنا لە هەموو ئەو پەتانەی کە باون و لە ڕێگانەی کە ئێمە ڕێنمایان پێبداون ڕەنگە بگوازرێتەوانێ بۆیە ئێمە ئێستا بە خۆشحاڵیەوە هەمویان بەڕێ دەکەین و دەگەڕێن ناو کەسوکاری خۆیان و گرنگە وەکو ئاماژەم پێیا پابند بن پێیانەوانێ و ئێمە پشکنینمان بۆ کردوون نێگەتیڤ بووە و جارێک کەش ئێستا تەنها بۆ خەمخۆری لە کۆتاڕۆژ و کۆتاساتەکانە جارێک کە سامپڵیان لێ وەردەگیرێتەوە و سوپاسان دەکەین. ئەو کەسانەی کە لێرەن هیچیان خەڵکی هاوڵاتی ئێرانیان تێدا یاخود هەمویان هاوڵاتی ناهەرێم. ئەمە هەموو ئەو هاوڵاتیانن کە گەڕاونەتەوە لە وڵاتی ئێران خەڵکی هەر شوێنێک بن گرنگەوەیە کە ئێمە لێرە هەموو خزمەت گوزارەکانیان بۆ بەردەست کراوە بۆ ماوەی ئەو 14 ڕۆژەکە لێرە ماونەتەوە و پشکنیش بۆ هەمویان ئەنجام دراوە. سەبارەت بەو کەسانێک کە لە شوێنەکانی ترن ئەو شوێنانی تریش تەبعاً ڕۆژ بە ڕۆژ بەپێی ماوەکەی خۆیان کە تەواو بووە پشکنینەکانیان تەواو بوو ئەوانش دەگەڕێنەوە شوێنی خۆیان. ئێمە هەر شوێنمان لە شاری سلێمانی دابین کردە بۆ حاڵەتانە. سوپاس. نەخێرەوانە هەمووی دوورن لە ڕاستیەوە ئێمە هەر حاڵەتێکە توش بێ ڕاستەوە خۆ بڵاو دەکرێتەوە لەلایەن وەزارەتی تەندروستی هەرێمی کوردستانەوانێ ئەو ژمارانی کە لێەوە بڵاو دەکرێتەوە ئەو ژمارانە ژماری ڕاستن ئەوانەی کە هیچ بەڵگەیەکیان نییە و فەحسەکانیشەوە بەپێی پزیشکی پسپۆر کە لەوێ تایبەتبەندە بۆیان دەکرێت و گرنگەوە ئێستا ئێمە وەکو تاقیکەر دەتوانین فەحسەکانیان بۆ بکەین و پشکنیان بۆ بکەین. سوپاستان. ئێمە ئەو هاوڵاتیانی کە توش بوون وەکو وەزارەتی تەندروستی ئەمڕۆ دوو حاڵەتی کەشی نوێی ڕاگەیان لە شاری سلێمانی ئێمە ئێستا کۆی ژمارەکە 8 حاڵەت بووە بەڵام گرنگە ئێمە ئەم حاڵەتانش سامپڵیان دەنێرین بۆ تاقیگەی ناوەندی لە حکوومەتی عێراقی بۆ ئەوانیش پشڕاستی بکەنەوانێ وەکو ئێمە ئێستا 5 حاڵەت لە ناو خستەخانەزایدن ئەو دوو حاڵەتەنەوەی ئیمڕۆ ژواتە 7 حاڵەتمان هەبووە کە بەداخۆی کە لە حاڵەتەکان گیانی لە دەستداوە بەڵام ئەو حوتەی کە هەموو باری تەندروستیان جێگیرە و هیچ نیشانێکی گوماناویان نییە. باسەوە کرێکە و حاڵەتی کە گیانی دەستداوە توژبوو بە کۆرۆنا نیە ئێوە وەکو تەندروستی ڕاتان چیە؟ نەخێر ئێمە وەکو تاقیگەی خۆمان دوو جار بۆمان کردووە هەر دوو جارەکە پۆزەتیڤ بۆ بەڵام ئەمە ستانداردێکی جیهانیە دەبێت بنێرێتە تاقیگەی ناوەندی لە حکوومەتی عێراقی بۆی لێش جارێکە پشڕاست بکرێتەوانێ ئەمە هەموو ئەو هەواڵانەیە و ئەو هەواڵش کە وەزارەتی تەندروستی بڵاوی کردوێتەوە تەنها ئەوە بۆ وەکو عێراقی توێت ئێمە دڵنیانین کە هۆکاری گیان لە دەستدانەکە ئێمەش نەمانوتەوە بەهۆی ڤایرۆسی کۆرۆنا و گیانی لە دەستداوە تومانە توشبوویەکی کۆرۆنا یاخود هەڵگرێکی ڤایرۆسی کۆرۆنا گیانی لە دەستداوە لەبەرەوەی ئەو کەسە خۆی پێشتریش چەند حاڵەتێکی تری تەندروستی هەبووە و باری تەندروستی ناجێگیر بووە. سوپاس.